بەختیار عەلی لە کتێبی وەک باڵندەی ناو جەنگەڵە ترسناکەکاندا دەڵێت خەیاڵ دەبێتە پردێک لە نێوان وێنەی تۆ بۆ واقع و وێنەی من و وێنەی ئەوان دیکەدا. لە واشنگتن دیسیەوە سڵاوتان لێبێت. گەشتی جیهانی زایاڵەی ئەم جارەش لێو ڕێژە لە جوانی و کولتورە جیاوازەکان. دوای ناساندنی هەورامانی تەخت لەلایەن ڕێکخراوی یونسکۆوە وەک ناوچەیەکی شوێنەواری جیهانی، هەورامیەکانی لەهۆن خۆشحاڵن بە بڕیارەکە و ئەوانیش بۆردێکیان پێکهێناوە بۆ ئەوەی حکومەت هاوکاریان بێت هەورامانی لەهۆنیش بکەنە بەشێک لە بڕیارەکە. ناساندنی هەورامانی تەخت وەک ناوچەیەکی شوێنەواری جیهانی لەلایەن ڕێکخراوی یونسکۆی سەر بە نەتەوە یەکگرتووەکان لای خەڵکی هەورامانی لۆهۆن بە گرنگ وەسف دەکرێت. داواش دەکرێت لە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاری خەڵکی ناوچەکە بێت لەکردنەوەی خانووەکانیان بە شێوازێکی سونەتی. حکوومەتی هەرێمیش بتوانێت بۆ لەمە دووە بڕیارە یاسایە قانونێ دەرکە لەمە دووە ئەو خانوانەی کە لە هەورامانە دروستەکرێ بە گوێرەی هاوکاری حکوومەت هاوکاریان بکات لە شێوە کۆنەکەی خۆی دروست بکرێتەوە بۆ ئەوەی ئەو شێوازە کللتوریی هەورامانەی بۆ لە ڕابردووە بۆی بگەڕێتەوە. نووسەرێکی هەورامان دەڵێت ئەو بڕیارە لە دەرەنجامی هەوڵەکانی بۆردێک بووە کە لە ساڵی 2009ەوە دەستیان بە کارەکانیان کردووە. بەڵگەنامەکانی پشت ئەو بڕیارەش ئاشکرا دەکات. هەورامان بەناوبانگە بە کۆمەڵێ شوێنەواری دێرین یەکێ لەوانە کە تەختەنوویسیان بەردەنووسی تەنگیوەرە یا دەرەتەنگە لە بینی پاڵنگان و تەنگیوەردا. ئەمە هی سەردەمی ئاشووریەکانە 700 ساڵ پێش میلادە کە باز لە گرتنی سەرزەمینی کارلا ئەکا کە ئەو کاتەی هەورامان ئەو شوێنەوە کە ئاخری سەرزەمین ئاشوورەکان چێنە ژێر دەسەڵاتی خۆیانەوە. یەکێتر لە گرنگترین بەڵگەنامە مێژوویەکان کە لە هەوراماندا هەیە بە قەباڵەکانی هەورامانە کە ئەمانە مێژویان دەگەرێتەوە بۆ 88 ساڵ 22 ساڵ پێش میلاد و یەکیشان کەوێتە تقریبن 12 ساڵی دوای میلادانی سەردەمی زاینی دوانیان بە زمانی گریکی یان زمانی یۆنانی ئەو سەردەمە کە هێلینیەکان حکمی ئێرانیان کردووە یان ئەسکەندەری مەکدۆنی. یەکیشان هی سەردەمی ئەشکاریەکانە کە یان پەهلەویەکانە کە لەو سەردەمەدا حکومی ئەم وڵاتیان کردووە. خەڵکی هەورامانی لۆهۆ نیگەرانن لەوەی کە نەک هەر بیناسازیەکەیان بەڵکو و کارە پیشەیەکانی سنوورەکەیان لە هەورامانی لۆهۆندا بەرەو لە ناوچوون دەچن. حکوومەتیش بە کەم تەرخەم دەزانن لە ڕووەوە. ئەگەر حکوومەتی و لایەنی پەیوەندیدار فریال ئەوە بکەون نەیەڵن لەمە زیاتر ئەم کەلتورەمان تێک بچێت. ئێمە کەلتورمان بەس لە بیناسازیات تێک نەچووە. دەیان کەلتورمان خەریکە لە ڕوو لە تەواوبوو نەچێت. وەرە لەم دەیە ئێمە 50 وەستای کڵاش و شاڵ و ئەنواعی وەستای تیاوە ئیسە یەک وەستایان لەم دەیە ئیژ ناکە. ئێمە وەکو ڕێکخراوی واران هەستمان بە مەترسی لە ناوچوونی فەرهەنگ و کەلتور و کەلەپوری هەورامان کردووە. هەستاوین بەکردنەوەی پێشانگایەک بۆ خودی خەڵکەکەی هەورامان شارۆچکەکە کە ببینین تێکدانی هەورامان تا چه ئاستێک پێشکەوتووە تا چه ئاستێک شارۆچکەکە بەرەو لە ناوچوون ڕۆشتووە لە ڕووی بیناسازیەوە لە ڕووی بەغدادیەوە. بەڕێوبەری بەڕێوبەراتی شوێنەواری هەڵەبجە دەڵێ مانەوەی هەورامانی تەخت وەک خۆی هۆکارێکی گرنگ بووە بۆ بڕیارەکەی یونسکۆ و لە داهاتووشدا بودجەی پێویست بۆ پاراستنی هەورامانی تەخت دابین دەکرێت. هیچ نوێگەریەکی تیان نەکراوەک و شێوازە کۆنەکەی خۆی ڕستایەتەکەی خۆی پارێزراوە ئەو شوێنانە و گرنگی تایبەتی ئەو بڕیارەش کە دراوە ئەو شوێنانە تۆمار بکرێت وەکو ناوچەیەکی شوێنەواری و کولتوری بێگومان ئەو بڕیارە واکات ئەو ناوچانە بپارێزرێن. 27 2021 ڕێکخراوی یونسکۆ ژمارەیە قەزا و ناحیە و گوندی لە سنووری پارێزگاکانی کرماشان و سنە وەک ناوچەی شوێنەواری جیهانی دیاری کرد. لە هەورامانی لۆهۆنیشدا داوا دەکرێت ناوچەکەیان بچێتە چوارچەوەی بڕیارەکە و بۆردێکیش بۆ مەبەستا دروست کراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.
ئەم خانمە هونەرمەندە لە شاری سلێمانی لەدایک بوو و پەیمانگەی هونەرە جوانەکانی هەر لەو شارەدا تەواو کردووە. تا ئێستا بەشداری لە زیاد لە 30 پیشانگای لە ناو دەرەوەی کوردستاندا کردووە. لە بەرلین دەژی و لەگەڵ هونەرمەندانی ئەوروپادا بەشداری چەند پیشانگایەکی کردووە و بەردەوامە. ئێستاش شیلان ڕەشید میوانی زایەڵەیە. ئەم کاتت باش شیلانخان بەخێربێی بۆ بەرنامەی زایەڵی داهێنانی دەنگی ئەمریکا. ئەم کاتی بەڕێزیشتان باش زۆر سپاس دەکەین شیلانخان. هەڵبەت شیلانخان ئێوە بەشداریتان کرد لە 1-2 پیشانگای هاوبەشدا لە ئەوروپا و بە بەشداری کۆمەڵێ هونەرمەندی ئەوروپی و کۆمەڵێ هونەرمەندی کورد. ئەم پێمان خۆشە بۆ دەنگی ئەمریکا بۆمان باسکەی ئەم پیشانگایە چۆن بوو، بابەتەکە چۆن سازکرا، هاوکات چۆن ئێوە ئاوا کۆبوونەوە لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندی ئەوروپیدا و 1-2 پیشانگای سەرکەوتوتان ساز کرد. بڵێ ئێمە بە دوو چالاکی بەشداریمان کرد. یەکێکیان بڵێن پێشەنگای یەکەممان 44 هونەرمەندی شێوەکار بووین هەر 4 پارچەی کوردستان لەگەڵ 6 هونەرمەندی ئەڵمان. و چالاکی دووهەمیشمان سمپۆزیۆمێکی 5 ڕۆژی بوو کە پێک هاتبوو لە 15 هونەرمەندی شێوەکار کورد و ئەڵمان و پۆڵەند و هۆڵندیشمان لەگەڵا بوو. بەڵێ زۆر گرنگە. هەڵبەت ئەم پیشانگایانە چۆن سازکرا؟ ینی ئەو کەسانی کێ بوون لە پشت ئامادەکردنی ئەم هەڵمەتی پیشانگایەوە بۆ ئەوەی کە کۆمەڵی هونەرمەندی زۆر بەشداری تیا بکات، بە تایبەتی لە زۆربەی وڵاتانی ئەوروپا و هاوکات کوردیش تیا بەشداریکە؟ بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی ڕنگ ئارت بە سەرپەشتی مامۆستا وەلید ئیبراهیم لەگەڵ ئیدارەی کولتوری شاری کرێفێلد هەستان بە سازکردنی ئەم پێشەنگایە. بڵێ هەڵبەت ئێوە بە چەند تابلۆ بەشدار بوون لە هەردوو پیشانگاکەدا شیلانخان؟ بڵێ من لە پێشەنگای یەکەما بە 2 تابلۆ بەشدار بووم. پێشەنگای دووهەمیش سمپۆزیۆمێکی 5 ڕۆژی بوو، واتە بە لایف ئیشمانە کرد بە بەرچاوی بڵێن جمهورەوە ڕۆژانە کرد. بڵێ هەڵبەت چەند کورد بەشدار بوون بە گشتی لە ناو ئەوم پیشانگایە گەورەیەدا و ئەوەی من ئاگادار بم زۆرێک لە ڕۆژنامە و میدیاکانی ئەڵمانیا باسییان لە ئەم پیشانگایە کرد و بەشداری هەم کوردیش لە پیشانگاکەیە و بەجلی کوردیش و پۆشاکی کوردیشەوە هەندێکتان بەشدار بوون لە پیشانگاکەدا. بڵێ من وەکو خۆم بەجلی کوردیەوە بەشدار بووم. پێم خۆش بوو، خۆی جلی کوردی لە لای من تایبەتمەندیەکی خۆی هەیە، حەزم لێە، جلێکی جوانە و پێشم خۆش بوو کە خۆتەزانی جلوبەرێک وەکو ناسنامەی گەلان وایە، یعنی زیاتر بە جلوبەرگەکە ئیناسیتەوە. منیش یعنی حەزم کرە و جلانی خۆم نمایش کەم کە بڵێم منیش خاوەندی ئەم کولتورە جوانم، ئەم جلوبەرگەم بۆ میوانانی کەیەن بۆیە حەزم کرد کوردیەوە دەرکەوم و ئیشەڵڵا گە دەرفەتیش هەبێت هەتا بتوانم لە پێشەنگاکانە هەر بەجلی کوردی خۆمانەوە دەرەکەوم. کە سێری پیشانگاکەم کرد لێرەوە من لە ئەمریکاەوە ئێوە لە ئەڵمانیا هەستم بە گەرم و گوڕێکی زۆر کرد لە نێوان ئەو خەڵکەی کە لەوێ بوون و هاوکات ئەو کەسانی کە پیشانگاکەشیان ئەبر بەڕێوە بە تایبەتی ئەوروپیەکان و هەم کوردەکان و ئەو کەسانی کە لەوێ بوون. سەرسامی ئەوان و ڕای ئەوان چۆن بوو لەسەر پیشانگایەکی ئاوا گەورەی هاوبەش؟ بەڵێ خۆشحاڵیەکی زۆر بە میوانەکانەوە دیار بوو، زۆر پێشنگایەکی گەرم و گوڕ بوو، نزیکەی مانگێکی خایانە و پێشنگایە. بەڵێ هەڵبەت پێم خۆشە باسی تۆ بە 2 تابلۆ و بەشداری کردو بێژگەلەوە تۆ شێوازی ئیشکردنی تۆ شێوازی ئەبستراکت و داماڵینی ڕوودکردنەوەی هونەرە بۆمانە هەرە بنچینیەکانی و ڕوودکردنەوەی ڕوانینە بۆمانە هەرە بنچینیەکانێک و ئەبستراکت. هەڵبەت پێشوازی ئەوان بۆ شێوازی ئیشکردنی تۆ لە هونەرە بە تایبەتی تابلۆی پەنجەرت چۆن تێڕوانین ئەوان چی بوو لەسەری؟ بڵێ من بە 2 تابلۆ بەشداریم کردبوو. تابلۆیەکیانم ئەو سێوەی 2 جار پێی تاوانبار کراین و تابلۆی 5 بڵێن چاوەڕوانی بوو کە سەیری ئەو تابلۆیە ئەکەی
پەنجەرەیەکی زۆر کۆنا دابەشی بڵێن کراوە بە 4 بەشەوانێ کەمە من لێرەیە باز لە خاکەکەمەکەم باز لە کوردستانەکەم کە من خاکێکم هەیە دابش کراوە بەسەر 4 وڵاتی جیاوازە کە بڵێن هەر پارچەی کەوتۆتە وڵاتێکەوانێ و ساڵەهای ساڵەکە سیریکەی لە پەنجەرەیەکی زۆر کۆنەچێ واتە ساڵەهای ساڵە کورد چاوەڕێیە خاکێکی خۆی هەبێ وڵاتێکی خۆی هەبێ شوناسنامەی خۆی هەبێ بەڵام بەداخەوە هەتاکو ئێستا چاوەڕێین و هەزارەها شەهیدی شمانیاوە بۆ ئەوەی کە ئێمە ببینە خاوەنی خاکێکی خۆمان وڵاتێکی خۆمان بڵێن ئەو تابلۆی من باسەوە هەکات وەکو ڕەنگی شەڕدانانی ڕەنگەکانیشم ئەگەر سەیریکەی وەکو شاخەکانی قەندیل خۆی پیشانەیە وەکو ئەو ڕەنگە تێر و پڕوونی تۆخانە باز لە شەڕ و سەوزاییەکانی کوردستانەکە. هونەرمەندی شێوەکار شیلان ڕەشید سوپاس بۆ کاتی پێتبەخشین بۆ بەرنامەی زایەڵی داهێنانی دەنگی ئەمریکا. سوپاس بۆ ئێوەش. پلاتفۆرمەکانی دەنگی ئەمریکا لەسەر ئینتەرنێت بۆ ئاگاداربوون لە نوێترین هەواڵ و زانیاریەکانی ڕۆژ سەردانی ماڵپەڕی دەنگی ئەمریکا بکە. هەواڵەکانی سیاسی، ئابووری، هونەری وەرزشی لای ئێمە ببیستە و ببینە. لە ئەپەکانیشەوە هەواڵەکان لە هەموو شوێنێکدا بەردەستن. دەنگی ئەمریکا، خێرایی، متمانە، ڕازگۆیی. فەرهەنگی دێرینی وشکردنی بەروبوومە کوشت و کاڵیەکان و میوە بەتامەکانی هاوین بۆ زستان لە زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هێشتا وەکو خۆیان ماون. لە شاری وانیش وشکردنی قەیسیە بەتامەکانی ناوچە شاخاویەکان هەر بە شێوازە دێرینەکەی خۆی لەسەر بانەکان وشک دەکەنەوە بۆ زستان. عارف ئەسڵان بۆ زایەڵە لەوێ بوو. لەگەڵ گەرمەهەیە هاوینێ بانên avahiyên devera Wanê bi rengên narîncî tê xemilandin. Zerdeleyên ku di meha tîrmehê û tebaxê de tê berhevkirin bo hişkirinê li ser banên avahiyan tê raêxistin. Herî zêde yek ji darên fêxiyan yên zerdelan li devera Wanê hene. Bajarokê Westanê an ku Kawas jî wek navenda hilberîna zerdelan tê zanîn. Bajarokê Westanê li perava behra Wanê ye û pişta xwe daye çiyayê Artosê. Ev bajarokê xweşik û dîrokî bi rêzên zerdelan dewlemend e û fêxiyên tamxweş pêşkêşî rûnişvanên herêmê dike. Ez xalqê Kawaşê me. Bapîrê me xalqê Colemêrgê ama 100 sala lêyene Westanê. Razê me hene. Razê me yê qeysiyan zehfin. Em sibêzî dênena razê de قایسی خواهی چبی اوی گهشتی ویده دن پشتینگه هم حشت کن اوان سری بانم دانه برتاوی پشتینگه هم راد کن یه فروتنه هم فروشن یه خارنه هم بخواه آیری راد کن برهفکرنا زردلان سر سبه لگل درکتن حطاوی دست بیدیکه و حیا نیورو بردوام دیکه پشتی نیورو جی حیا بربره ایوار زردله به دست کتکاران تی قلاشتن و با هشکرنه لسر بانی برگر ماهی روژه تی رای خستن اوه زداله که هشتی هم ویددن یه کونه بینه هم هم ویددن کنه قفانده تینالیه حتی ایوای مینتن او چلی نایتن ایوای جیم و هسا کارتون آورد که دو روزانده هشت بید از زرداله ما جدی شیرینترین خواشترین تمامان یعنی هم زرداله خواه گله ایوار نکن نافروشنش خواه بخارات کن بخواد خان هم آیله که قربالا بین بخارات کم خاط خانم آسا. به زردلان خوارن جور به جور تی چکیرن و پرانی ددم سال از زوستان تی خوارن. خدا اون اما زوستان تینن ام زخش خاط کن تینن بر صبح گل چای توان هندکی فروشن چامو گویی واسه یعنی خوشای جمع شد کن بله خوشا و قیصری نم شد کن. Yemek ekeliğe heye Kayseri. Yani çerez olarak da ne ber çay. Zahbetine tefruşun. Zostane çerez ama çirgüze. Lale güzel hem tuhan. Li gor daneyên saziya îstatistika Tirkiye li herema Wanê di 2020 da 2338 ton zerdele hatine hilberîn.
عارف ئاستان دەنگ ئەمریکا وان. ڕۆڵی خانمان لە فەرهەنگی ئەم وڵاتەدا هێندە گرنگە ساڵانە فیستیڤاڵێکی تایبەتی بۆ ساز دەکەن. لە دەشت و ناوچە شاخاویەکانی کردستان دایکان و خوشکەکان کیژۆڵەکانیان ڕازاندووەتەوە و فێری فەرهەنگی شارستانی خۆیان کردوون. لە نێو سروشتێکی دڕفێن بەسەرکردنەوەی فیستیڤاڵێکی کلتوری لە دۆڵی جەرگالان لە قیرغستان لەبەرکردنی پۆشاکی نیشتیمانی لەبەری نەوەیەکی نوێدا تاوەکو تۆزی بیرچوونەوە لە ڕابردویان نەنیشێت. ئاتالاڕێزی زیندووکردنەوەی ڕۆحی قیرغزیەکانە، زیندووکردنەوەی ئەوەی کە لە باو و باپیرانەوە بۆمان ماوەتەوە. ئەوە پۆشاکی نەتەوەیمانە لە بەریکچەکانمان تا بتوانن هەر لە سەرەتاوە وەها پەروەردە بکرێن بە ڕۆحێکی قیرغیزیانە. جۆش و خرۆشی فیستیڤاڵەکە بە مەبەستی دەرخستنی گرنگی ڕۆڵی ژنانی قیرغستانە لە کۆمەلگاکەیاندا دەشیانەوێت نەوەی داهاتوو ئەو نەریتە برەو پێ بدە، چونکە هەر ئەوانیش دەبنە دایکانی دوڕۆژ. کچانی ئەمڕۆ دایکی ئایندەن، پێویستە فێریان بکەین چۆن دەبنە دایک، نەوەیەک دێنینە ئاراوە کە چۆن بتوانن منداڵی باش پەروەردە بکەن. ئەوەشیان پێڕادەگەێنین کە چەندە ڕۆڵی ژن گرنگە لە نێو کۆمەڵگای قیرگیستانی. ئەمە دەبوانی ئەم فیستیڤاڵە سەرڕای چێژبینینەوەی پێشکەشیانەکرێت سروشتی ناوچەکەش دڕفێنە و چاوی کامێرەکانیشان پڕە بێ لە ڕنگ ئاشنابوونیشە بە نەریتی قیرغیزیەکان. زۆر حەزمان لێبوو بینینی ئەو جل و بەرگە و گوێگرتن لە میوزیک و گۆرانی وتن و سەماکردنیەکی جوان. یاری ئەسب سوارەکانیش چێشبەخش بوو. لەم فیستیڤاڵە گەڕانەوە بۆ ئەو یاریە بەنێوبانگەی خێڵەکانی ئاسیای کۆن، ئەسب سواری و ڕاوشکار، پیشاندانی کلتور و دابوونەریتی باو باپیران شێوەیەکە لە دەستگرتن بە ڕابردوو برەودانیشە بە ژیانی ئایندا. لە تەواوی ئۆکرانیادا فیستیڤاڵێکی مێژووی و فەرهەنگی ساز دەکرێت. لێرە بەلەمەکان لێرە دەفرۆشن و بە پۆشاکی جەنگاوەرە دێرینەکانەوە بەشداری دەکەن لەم بۆنەیەدا. ئەم فیستیڤاڵە وێناکردنەوە و وەبیرهێنانەوەی مێژوویەکی زۆر دێرینە. لە جەمێک و دناو باژارێ ڕێبنەیە ڕۆژاوای ئوکراینە دەحرکێ ڕۆژ دچە ئاوا. مرۆڤ دەکارە سیا کەشتیان ببینە کو لە پشتا ترێژن ڕۆژێدا وێشارتینە. لەسەر وی چەمێ ژمارێکی کەشتین ji سەسەلا 15 ji bo festîvala çand û dîrokî ku li seranser Ukrayna tê li darxistin xwe amade dikin. Yekem armanca festîval nifşin nû ne. Karmendên keştiyan kincên sedsala 15 li xwe kirine ku bav û kalên xwe bibir dixin. Ev festîval derfetê dide Ukrayniyan ku çanda windabûyê zindî bikin û balê bikişînin li ser kevneşopiyên kevn. Mikhailo vê festîvalê bi rêve dibe. Yekem em vê ji bo têstkirina xwe dikin û em wê wekû derfet dibînin ku ji xwe re bibêjin em dikarin wekî bapîran bin. Duyem em çanda xwe ya madî ji nû ve ava dikin. Beşdervan ev keştî bi bikaranîna şeveya kem bi xwe çêkirine. Olek keştiya xwe aniye festîvalê. Gemî li gor teknolojiyên demên borî hatiye çêkirin. Kan û werîsên em bikartînin me bi destê xwe çêkirine. Dawiyê em her tiştî bi qetirana sinûberê berhev dikin. Heman teknolojiya ku serdemên navîn dihate bikaranîn. Aligirên dîroka kevn bi vê festîvalê dikarin bo 2 rojan ev rojên kevn tecrübe bikin. Festîvala Tûstan ji didûyê heta 8 tebaxê li herêma Lviv tê li darxistin. Mêvanên festîvalê dikarin di nav konan de bijin, fêrî destkarî bibin û şera şovalyeyan temaşe bikin. Em hest dikin ku em ji demên berê ne, ta ku maşîna demê were çêkirin, ev takere ye ku em pê vegerin demên borî. Ev bawer dike ku festîval derfetê dide vî ku bi dîroka welatê xwe bikeve nav tekiliyê. Alavên me ji bo werzişa şer hatine çêkirin. Em naxwazin ti ziyan yan birînên rijdî bibin. Di dema nû avakirina şerekî dîrokî de alavên ciyawaz hatine bikaranîn. Rûken Işık, Deng Amerika, Washington. ماڵی میوزیک دامەزراوەیەکی هوەریە لە ساڵی 2012ەوە دامەزراوە
گرنگی دەدات بە هونەری میوزیک لە ڕێگەی فێرکردن و تۆمارکردن و چالاکی جۆرا و جۆرەوە. ئامانجیان بژانەوەی کولتور و ژیاننەوەی میوزیشی ڕەسەنی کوردی و ڕۆژهەڵاتیە. ماڵی میوزیک جیاوازی ناکات لە نێوان نەتەوە و ئاین و ڕەگەز و کەسانی خاوەن پێداویستی تایبەتدا. دەرفەتی کارکردن بۆ هەمووان دەڕەخسێنێت. ڕێباز مەجید بۆ زایەڵە لە ماڵە جوانەکەی میوزیک بوو لە سلێمانی. ئایدی دروستکردنی ماڵی موزیک ئەگەڕێتەوە بۆ 2011 بەڵام لە ساڵی 2012 ئێمە دەستمان کردو بە کارکردن. ئایدیەکە ئەو بوو کە شوێنێکە هەم فێرگەیە فێرگی موزیکە بە تایبەت هەرچەند ئێمە هەم موزیکی کلاسیک و هەم موزیکی ینی ڕۆژ ئاوایی و ڕۆژ هەڵاتیە بەڵام هەوڵماندا کە زیاتر تەرکیزکەین یان فۆکس بکەین لەسەر موزیکی ڕۆژ هەڵاتیە و بە تایبەت موزیکی کوردی. پرۆژی ئۆرکسترایی ماڵی موزیک من ئەتوانم ئامانجێکی بچووک باسی کەم. ئامانجی ئێمە لەوەیان نییە کە بۆ نمونە ئۆرکسترایەک دروستکەین و ئەڕزێکی تیا بکەین نمایشیاک بکەین. نە ئەمانەوێ بناغەیەک دروستکەین لە ژەنیارە گەنجەکان لاوەکان کەمانەی تازە هەڵەسن بیانی هەنینە سەر ڕێ باشە لە ئۆرکسترایەکە کاری خۆیان بکەن لە بری ئەوەی کە بۆ نمونە لەم وڵاتەیە گەنجان ئاستی گەنجان یاخود هەر خودی گەنج بە ئاقارێکی خراپە ئاڕوات سێرەکەی چەندین ساڵ خەریکی موزیکە بێت لە پاشەوەی کە تووشی بێ ئومێدیەکە بێت و ئەچێ ڕوو لە شوێنێکی کایەکات یاخود تووشی کاری خراپترە بێت. ئێمە هاتوین لەم پرۆژەیە ئەم هەموو لاوەمان کۆ کردوێتەوە لەگەڵ ئەوەشە وانی پێ ئەوترێتەوە بەشدار ئەبێت کۆنسێرتی هەیە تێکەڵی کاری جیهانی ئەبێت و ینی پرۆسەیەکی زۆر باش بەڕێوە ئەبات لە ئۆرکێستراکەیە. زیاتر لە 1200 گۆرانی کوردی بە هەموو زارەوە کوردیەکان توانیمان ئەرشیف بکەین بە نۆت بە شێوازێکی علمی نۆتەکە بنووسرێت و هەروەها شعرەکە بە هەر زارەوەیەک بێت یعنی بە زازاکی بە هەورامی بە سۆرانی بە کرمانجی بە کلهوڕی بە لوڕی و بە لوڕی بەختیاریش. ئێمە لێرە لە ماڵی موزیک بۆ هەموو ئامێرە شەرقیەکان و غەربیەکان مامۆستای تایبەتمان هەیە فێرخواز بەدڵی خۆی حەزی لە هەرچ ئامێرێک بێ لێرە ئەتوانێت فێر بێ. وانەکان لە ماڵی موزیک بە شێوەی تایبەتن واتە خوێندکار بە تەنیا لەگەڵ مامۆستاکەی وان ناخوێنێ گروپاتمان نییە هەموو وانەکانمان پرایڤتن. فستیڤاڵی گوڵ و گوڵزارەکانی ناوچەیەکی ڕەنگینی لیتوانیا پێشوازی لە دانیشتوان و گەشتیاران دەکات. کەڵەشەسازی گوڵزارەکان لەلایەن هونەرمەندەکانەوە سازکراوە. قەسرا پاکروژسیا لیتوانیایەک و 168 کیلومتران دووری ڤیلنیوسە پایتەختە جهێ سێیەمین فەستیڤاڵە گوڵان یا بناوێ خەونا شەوان نیڤێ هاڤینێ ئانکو میدسەمەر نایتس دریمە. ئەو بەخێر هاتنە میوانان دکە و تەماشایی گولن ئلهاما خۆژە شێکسپیر وەرگرتنە و ژە ئالیە هونەرمەندن خۆجهیڤە هاتنە دزانکردن. ئەف فەستیڤاڵا کو ساڵا 2019 هاتە دەستپێکردن یەک ژە مەزنترین چالاکیên چاندی لە وڵاتê بالتیکیە ku li vê qesra ji 100 sala nazdê li dar dikeve. Mêvan dikarin kêfa xwe bi çîrokekê li qada qesrê bibînin yan jî li dora gulên pir mezin peyasê bikin yan jî li dora peyker û kemberên mezin bigerin. Avahiyên gulan ilhama xwe ji şanoya komêdî ya William Shakespeare ya binavê xewna şevan nîvê havînê wergirtine. Rêvebera projeya festîvalê Erna Torska dibêje wan îsal jeher kiriye nîşana festîvalê ji ber ku her tişt li cîhanê heta bi gulan jî dibe ku jehrî bin. Everything in the world has poison in it.
هەر تشت جیهانێدا ژەهریە ئەڤینیە پڕ هەستە پڕ ژەهرە و پڕە بگولان ئەگەر تە هەست نەبن تو دێ هەر تشتێکی ژەهریگەی ئەvە بابەتە سەرەکیامە تەڤلیڤیستەڤاڵێ کرد. بیرۆکە ئەوە کو گولن ژەهری لە دەوروبەرێ پەیکەرێ بناوێ پاک بە کو کەرەکتەرەکە ژ میدسەمەر نایتس دریمە شێکسپیرە. میوان دکارن دەمەکی خۆش ببنە سەر دەگەل چەندین شانۆین دنیین ناوخۆیی یەن شێکسپیر. کۆمەڵگەی ئاستەک لە مەکسیکۆ سیتی ساڵانە ئاهەنگی خۆیان ساز دەکەن بە بۆنەی داگیرکردنی هەرێمەکەیانەوە لەلایەن ئیسپانیاوە 500 ساڵ لەمەوبەر. گوزارشتی هونەری و فەرهەنگی خۆیان تا ئەو ڕۆکە ئەم کۆمەڵگە دیێرینەی بە زیندوی هێشتۆتەوە. لە ڕۆژە پێنجشەمبێ 12 تەباخێ کەلتورێ ئەستێک جارێکا دیل باژێرە مەکسیکۆ سیتی زیندی بووە. پشتی بورینا 500 ساڵان ji rûxandina paytextê Aztêk têşnûdîtlan bi destê Spaniyan. Bingeha bajarê têşnûdîtlaniyê nû ke, bajarê mezinê Meksîko City ye û meydana Zocalo ye. Ev bajêr li sala 1325 hat bû damezrandin û bi kulturê xwe yê zengîn, bi perîzgehên Aztêk û bi sîstemek henala pêşkeftî navdar bûye. Recordando a 500 años ام ایروج بو بیرانیا 500 سالیا برروانیا قهرمانی جی مکسیکی یا تینوختیتلان ایرولوی درینه. جبو خلکی رسن مکسیکو کفتنا باجر تشنوتیتلان روژکا هری تاریک دیروکا ولاتی دا که پایتخت استیک لسال 1521 جلوی فرمانبار اسپانی هرنان کورز و هاد بودا گیر کرن. La importancia radica en que گرینگیاوی توی یکی دایا کو بجداریا بگل رایا دا کو کوکا خو ناز بکن رهن بنگهین ناز بکن تام وکی داره که چند ره کور ببن او خواز بلگ به هزو مزند بن گرینگیاوی ودگره بوی یکی تێگوتن کو dibin desalata Ispanî da rûniştivanên têşnûtêtlan neçar kirbûn ku perîzgeh û avahiyên xwe xirab bikin. Wan kerestan ji bo avedankirina Meksîko Citiya nûjen bikarbînin. ئەحمەدکایە لە شاکارێکدا دەڵێت ئازادم کە تا هەڵفڕم ڕۆژێک باڵەکانم دەکەمەوە و بە سەرانسەری ئەم سەرزەمینەدا دەفڕم و ئاوازە گومناوەکانم دەبنە وێردی زمان و خەڵکی لەبەر خۆیانەوە دەیڵێنەوە تا زایڵەیەکی دیکە و جوانیکی دیکەی جیهان ماڵەوە.